دخوازم بەڵام بشینمە سەر نوچەیەکێ بلەز نوکە لەسەر شاشە ڕووداویە دیارە جێگرێ وەزیرێ دەرvê ئەمریکا سەردانا هەولێرێت کرد مایکل ڕێکس دیارە پلان کردیە و سەردانەکان ناوچەیە بکرد سەردانە هەولێرێت کرد یا بەغدایەت کرد یا ئەسرائیلێژیت کرد بریاڕووسا سەردانا تورکیەژی بکرد ئەفجا بریاڕووسایە جێگیرێ وەزیرێ دەرvê ئەمریکا بۆ vekirina قونسولخانەیە هەولێرێ یا ئەمریکا لە هەولێرێ بەشداریە بکەن دە مەراسیمێدا یعنی جێگیرێ وەزیرێ دەرvê ئەمریکا دە سەردانا هەولێرێ بکەن داکو دماهیکا هەیڤا یازدە یان ژیل دەستپێکا هەیڤا دازدە یعنی هەفتیەک دی دە جێگیرێ وەزیرێ دەرvê ئەمریکا سەردانا هەولێرێکەتن داکو قونسولخانەیانی یا وڵاتە خو لە هەرێما کوردستانê veketن. وەزارەتا veguhastin û gihandina Herêma Kurdistanê kenalên navxwe gehdar kirin ku divêtin weşanan neyasayî ya biyên sport rawestînin kompanyayên internetê jî agehdar kirin. Wezareta veguhastin û gihandinê ragihand dê weşana van kenalên navxweyî rawestînîtin ku bi awayekê neyasayî weşana kenalên biyên sportê vedguhêzin. Wezareta veguhastin û gihandina Herêma Kurdistanê li ser wan kenalên navxweyî daxuyaniyek belav kir got باوایەکێ نەیاسایی وەشانە کەناڵێن بیێن سپۆرت ڤەدگوێزن دەبێت ئەوە بێتە ڕاوەستاندن ڕاوەستاندنا وەشاناوان کەناڵانش بووی ڕێگریکردە لە سەرپێچیان نەیاسایی پاراستنا مافێ وەشانێ و بەڵافکردنێ وەزارەتی ڕاگەهاندیە پێویستیت ناوا هەیڤەکێدا کۆمپانیایان خزمەتگوزاریە ئینتەرنێتێ وەشاناوان کەناڵان ڕاوەستینن لسر ئەvê mijarê birêz Dîlan Reşat berdevkê Wezareta Veguhastin û Gihandina Herêma Kurdistanê mêvanê me li studiyê kak Dîlan bixêr bên. Zor spas şeyan xan. Hemû handeranî werziştan şo kirduwe emro. Bele. Ew çî bûye û çiya biryaretan da li ser dawayê biyên sport bûye yan biryarekî wezaret bûye. Bele. Slawtan lê slaw li bîneranê Rûdaw pêm xweşe pêş hemû ştêk bas lê bikim ka ew biryarî hiç pêwendî bi hawlatiyanê niyeema zerermendî سەرەکی نابن ئەوان هاوڵاتیان دەتوانن بە ڕێگای دیکە دەستیان بگات بەو یاریە نێدۆڵەتیانە ئەوەی کە لە وەزارەتی گواستنەوە گەیاندن بەرپرسیارەتی ئەساسیە کە ئێمە دەبێ هەڵی بگرین پاراستنی مافی هەمولایەکە و ڕێگرتن لە هەموو باڵێن شێوازێکی نایاسایی کە ئەنتەرنێتی هەرێمی کوردستان بە شێوازێکی نایاسایی بەکاربێ ئەوەی کە ڕۆشی دابوو لە ڕابردوو لەسەر داوای بین سپۆرت بوو بین سپۆرت داوای کرد بە فەرمی کە دەبێ هەر کەسێک پەخشی یاریەکانی نێودەوڵەتی بکات دەبێ لە ڕێگەی بریکاری فەرمیەوە بێت واتە مۆڵەت و ڕەزامەندی فەرمی بریکارەکانی بیان سپۆرتی هەبیت ئەوەی کە ئێستا هەیە با بڵێن ڕوویدا ئێمە پەیوەستین بۆی کە تەنها کۆمپانیەکانی ئەنتەرنێت ئاگادار بکەینەوە ئەوانەی کە خزمەتگوزاری ئەنتەرنێت پێشکەش دەکەن لەبەر چ لەبەرەوەی ئەو یاریانێکە دەگوازراوە لە ڕێگەی ئەنتەرنێتەوە دەگوازراوە واتە بە سیستەمی IPTV ئەو سیستەمی IPTV شێوازی وەشاندن یان پەخشکردن یان شێوازی کەناڵە بە پشتبەستن بە ئەنتەرنێت ینی ئەو کێبڵە فایبەرێکە بەکاری دێنەوە ناو پەخشی ناوخۆی پەخشی دەکەنەوە لەسەر بینەرەکانیان ئەوەش بە پێی قانون لە هەموو دنیا قەدەغەیە ناکرێ پرۆگرامە ڕاستەوخۆکان حەدەسە ڕاستەوخۆکان کە مولکی موەسسەسەیەکە کەناڵێکە تۆ بێی بە ڕێگەی ئەنتەرنێتەوە جوان نییە وا بڵێن بەڵام با بڵێن نەوعەکە لە دزی چونکە ئەوە مافی دەبێت پارێزراوێەوە کەناڵە سپۆرت داوای کردبوو بیان سپۆرت لە مانجی تەمووس نووسراوە کراوە و داوا کراوە دوایی دراسەکردنی وەزارەت بۆی کە بزانی ئەوانە مۆڵەتی فەرمیان هەیە لە بریکارەکانی بیان سپۆرت دەرکەوت هیچ لە ڕیسیڤەر و کەناڵەکانی ناوخۆی کە پەخشی لۆکاڵەکان دەکەن هیچیان هیچ مۆڵەت و ڕێگەپێدانێکی بیان سپۆرتیان نییە کە پەخشەکان با بڵێن بڵاو دەکەنەوە باشە ینی ئێستا ئاگاداری ڕۆشتووە بوو کەناڵەکانیان بۆ کۆمپانیەکانی ئینتەرنێت هەر ئەمڕۆ بڵاومان کردەوە پێشتریش ئێمە لە هەفتەی ئەو مانگە بۆ کۆمپانیەکانی خزمەتگوزاری ئینتەرنێتمان ناردووە ئێمە لە ڕێی ئینتەرنێتەوەی کە ئێمە بەرپرسیارین ئێمە بەرپرسیارین لە محتەوای بڵاوکردنەوەی ئەو بابەتانەی لە کەناڵە ناوخۆیەکان ئەو وەزارەتی ڕۆشنبیری پەیوەنیوە ئێمە لە ڕووی تەکنیکیەوە لەبەرەوەی ئینتەرنێتی ئێمە بەکاردێ لە ڕووی تەکنیکیەوە تەنها ئایپیکە بلۆک دەکەین بۆی نەتوانن بین سپۆرت لە ئەنتەرنێت وەری بگرن و
پەخشی بکەنەوە لە بڕی بابەتەکە نایاسایی و ئەوەش بە سەرمان یعنی ئێستا تەلەڤیزیۆنێکی بشێوێ ناتوانێت هیچ کەناڵێک ئێستا ناتوانێت مۆڵەت هەیە شتێک بیان بە کۆمپانیەکانی ئینتەرنێت دەتوانن بچن لەگەڵ بریکارە فەرمیەکانی بین سپۆرت ڕێککەون ئەوجا دەیکڕن ئەوجا بە بەلاژ وەری دەگرن کە ڕەزامەندیان وەگر ئەمە قانون سەروەرە ئێمە یاسا جێبەجێ دەکەین. باشە وتان مەسەڵەن خەڵکێ ئەتوانێت بە ڕێگای یاسایی سیر بکات ئەو چۆن ئەتوانێت ئەو خەڵک دەتوانێت چه ئەو ئامێرە بکرێت کە بین سپۆرت دەیفرۆشرێتەوە یان ئەوەیە کە بە ڕێگەی ئیشتراکی ساڵانە دەتوانن ئیشتراک بکەن بەشدار بن ساڵانە ئەو کارتە دەکڕن داخل دەکەن و دەتوانن یاریەکان ببینن ئەمە پێشتریش هەبووە ئەمە شتێکی نوێ نییە پێشتریش خەڵک لە ڕێگەی زۆر کەسێ ئەوانەی کە بە ڕێگەی یاسایەکە سەیری یارە نێودوڵەتەکانیان دەکرد هەر ئەو کارتە بەکاردێن تاوان باە گڕونکردنەوەش دەین ئەو جیهازە من نازان بە ئەخەرنا من دەیفرۆشم وەزارەتەکەی منە هیچ مستەسمر و بەرهێنەرە هاوکارانم دەڵێن یعنی هەرزانترینی $109 تاوە 700 دەڕوە بەڵێ کێشەکەەوە نییە ینی بۆی بابەتەکە بەلا ڕێدا نەچی نەهیچ وە بەرهێنەرێکی کورتەویشە دەکا نە وەزارەت پشتی هەیە ئەمە بابەتێکی یاسایە لەسەر ئاسی نێودوڵەتی ئەگەر بین سپۆرت لە هەر وڵاتێک سەرپێچی یاسایی بەرامبەر بکرێت حەقی خۆیتی وەکو هەم کۆمپانیا یعنی ناکرێ من بە مۆڵەتی شوفێری برادێک خۆم شوفێری بکەم دەبێ خۆ مۆڵەت شوفێریم هەبێ ناکرێ من بێم پەخشی ڕوودا و بابەتێک دیکۆمنتارێکی ڕوودا بچم پەخشکەم بەبێ ئەوەی کە ڕوودا و ڕێم پێ بدا تۆ پێوەماندی ویستافت بەکارێنەوە پارە تێدا سەرف کردووە ینی مافی کۆپیڕایت لە هەموو دنیا هەیە ینی خۆ ئەوە شتێک نییە نوێ بێتن ئێمە بڵین وەڵاهی ڕێگریەکە دەکەین بۆی لەولاوە قازان جێش تێدا بێن حکومت زەخت بکە هیچ پێم دی بە حکومت و بە هاوڵاتیوە نییە ئەو بابەتەکی قانونیە لە بینی کۆمپانیایەکە کە لەسەر ئاسی دنیا بریکاری هەیە وەکالەی ڕسمی هەیە خۆ یەکشتی هەیە مەسەر ئەمەش جوانە بۆ ئێمە بۆ هەرێمی کوردستان کاڵێن بەپێی یاسا و شتاکەی ئەمە زۆر سەربەرزی دەستکەوتە یعنی سبێ ڕۆژێ لە دنیا کەس باسیەوە ناکە بڵێ لە هەرێمی کوردستان حاشاک بەرەڵاییە و کەس بە کەس نیە و قانون جێبەجێ ناکرێ و ئێمە ئەگەر قانون سەروەر بێ لەبەرچی دڵی خەڵکمان ئەزار ئەوەم پێ خۆشە بەزوا باسی ئەو خەڵکە بکەین کە نەوێشتەکە بەدەست بێنن چۆن بیکەن چۆن بەدەستی بێنن وەڵڵاهی جا ئەوەی کە باسم کرد ئەوەیە بزانم بریکار هەیە هەموو کەناڵ من مکلف نیمە بۆی کە جوابی دەمەوە بۆ بابەتە بەڵام وەکو ئەوەی کە من زانیاری بە خۆم زۆر بینەری وەرزش نیمە بە خۆم شخصی بەڕاستی لێش زۆر معلومات زۆر بە دەگمەن لە بەروە هەر ئاوا بەبێ وجدانانە بڕیاردرا من بڕیارم نەدا بابەتەکە قانونیە بەس گەمەی کلاسیکۆ دەزانم سیاویت کە هیچ معلوماتم نییە اینجا کلاسیکۆ زۆر هەیە کلاسیکۆی کوردستان هەیە بادینان هەیە عێراق هەیە ئیسپانیا هەیە ئەوەی بەرشەلۆنە و ڕیال مەدرید دەزانم وتەوە کێشە نییە بەس ئەوم پێ بڵێ بووکێ قەدەغەیە و بووکێ قەدەغەنیە ئێستا هەموو کەناڵێکی ناوخۆ بۆی قەدەغەیە شەیانخان هەر جیهەت و لایەن و موەسسە و دامەزرا و کەناڵ و ڕسیڤەر و هەر لایەنێک بێ حەسێ بۆی کە لە ڕێگەی ئەو سیستەمەی کە باسمان کرد ئەو آیP کە لە ڕێی ئەنتەرنێتەوە وەردەگیری ئەو IPTV کە بە کێبڵەوە داخلی پەخشی لۆکاڵی دەکرێت کەناڵە ناوخۆیەکان دەکرێت قەدەغەیە بەدەست من نییە بابەتەی نەدوڵەت لە هەموو دنیای قەدەغەیە مافی کۆپیڕایتێ بین سپۆرت قبول ناکە حەقی خۆشتی لەبەرەوەی پارەی ئەجگار زۆر دەداتە فیفا لۆی کەناڵەکان لۆی یاریەکان بگواستەوە ئەو مافەشی یاسایی خۆتی یعنی ئێستا بەیانی حەقی خۆتی داوای تعویز لەو کەناڵانە بکە کە پەخشەکانیان بردیە بەبێ ڕەزامەندی ئەوان یعنی ئەمە دەکرێت بڵێن ئەمە ئیشێکمان کردیە لە بۆ کەناڵانە دەبێت سوپاسمان بکەن لەبەرەوەی بەلایانی کەم دووچاری ڕێکاری یاسایی نەبووینەوە یعنی ئەبێت ئەو کەناڵانە بچن لەگەڵ بریکارەکانی بین سپۆرت قسە بکەن دەبێت لەگەڵ بریکارەکانی بین سپۆرت ڕەزامەندی وەگرن ئەوجا ئالێتی ڕێککەوتن چۆنە چێ لە خۆی لەگەری ڕێک دەکەوی بین سپۆرت خوای دەکرد بە بەلاش دەیدانێ خۆی دەکرد بە ینی ئەوە ئیشی ئێمە نییە بەڕاستی ئەمە وەکو وەزارەت مەسئولین لە لۆی حەزەکەم بەڕاستی تۆزێک بە زمانی خەڵق قسە بکەم لۆی خەڵکەکە بەڕاستی هەندێک ناڕوونی هەبوو لە هەواڵەکە کە بڵاو ترسانی ئیتر وتمان ئەو کوبوونەوانەی نامێنێ خەڵک وا دەزانی کە کەناڵە ناوخەویەکان بە یەکجاری داخرەیە کابڵە خەرک تەلەفۆنی لۆم کرد دەرێتە من یکاکە من کارتم کڕی لە بۆ ساڵەکی لە بۆ یەک لە باڵێن ناویانێنێ و کۆمپا ئەو کەناڵانەی کە ڕسیڤەریان هەیە دەڵێ معقول نییە من لە ئێستا کارتم کڕی و کارتەکەم بەکارنێن و کاکە کارتەکەت بەکاردێنی کەناڵ ناوخۆیەکان تەماشە دەکەی ئەو بابەتان و پرۆگرامانەی دەتانی سێر ڕوودا بکەی لە کەناڵ ناوخۆیەکان دەتوانین سەیری لە ڕسیڤەرەکان توانی سەیری کەناڵەکانی دیکە بکەیت توانین سەیری کەناڵە فیلمەکان بکەی هەمووی دەتوانانی بکەی بەڵام هەر کەناڵێکی نێودەوڵەتی کە
بیەوێتن داوا بکات لە وەزارەتمان بڵێ دەبێ ئایپەکەیمە بلۆک بکرێت بلۆچی دەکەین ئەگەر ڕەزامەندی نەدابیتەوە ڕسیڤەرانەوە کەناڵ ناخۆی پرسیارێکی تەکنیکیە نازانم هەنێک جار کەناڵ هەیە وێنە و ڕەنگی کەناڵێکە بەڵام دەنگی بیێن سپۆرتە بەڵێ بەس بۆی معلق چونکە مەسە ڕەنگە کۆمنتار زۆر خۆش قساکە دەنگەکەی ئێبە ئەمەش ئەگرێتەوە؟ دەنگەکەی ببە سوورەکەی ببە بەکاری بێنێ هەر با بڵێن بەرهەمەچی بین سپۆرت پەخش بکە هەر ناتوانانی بیکە ئەسڵەن لەبەرەوەی ئێمە ئەسڵەن سێڤەرەکەمان ڕاگرتیە ڕامەگرتی ئاپەکەمان بلۆ کردی یعنی پێشتر خۆی یەک ڕێگا هەیە بۆی کە پەخشەکەی پێ بکەن IPTV-ەکەیە بەو سیستەمە دەتوانین کرێوانەی کە شارەزای با بڵێن بوارەکەنە دەزانن بە ڕێگەی IPTV دەتانن ئەو پەخشە بکەن ڕێگەی دیکە نییە یعنی کەناڵێکی ناپەرەگەبریکە قسە بکە ئەتوانێ لەناو کەفەیەک تەلەڤیزیونەکەی هەبێ و سیر بکەن خەڵک بووکبوونەوەش هەیە ئەوەمەویزانە دەست خۆش بێ لە بۆ ڕوونکردن من هەر دەمیز باسی بکەم بەڕاستی ینی ئێستا خەڵک دەیگۆ باشە ئەگەر ئێستا من کوو بچم سێریاری کەم لە کافتریا زۆر تەبیعیە کافتریاکە اشتراکەشی ساڵانە دەکا خۆ کافتریاکە ڕەنگە مەسروفی هەبێ ئەوەی هەبێ مشتری هەیە و قازانز دەکا و ئەگەر ساڵی $300 بدا بە ئیشتراکێکی بین سپۆرت بۆی میوانەکانی مشتریەکانی پێڕازیکە چی تێدا خۆ زۆر تەبیعیە خەڵک دەتوانێت لە کافتریا سێری بکات توان لە ڕێستۆرانتەکان دانیش سێری بکە لە باخچەکان ئەگەر کافێ وشتی لێتوانین سێریکانی ئەمە قەدەغە نەکراوە خۆ نە پۆرنۆگرافیە با بڵێن بابەتێکی ئابروبەرانەیە ئەمە بابەتێکی یاساییە بین سپۆرت قبول ناکە بە بەلاش پەخش بکرێت لەبەرەوەی مەسروفی تێدا دەکات پارەی تێدا سەرف دەکات لەبەرەوە قبول ناکە بە بەلاش تۆ کێبڵەکە بە ئینتەرنێت وەریگری و لەولایە بە بەلاش پەخشی بکەیت بە کوردیەکەی ئەمە هاوڵاتی تێدا زەرەرمەند نابی وەکو باست کرد کافەیەک کە ئیشتراکێک دەکا بە $300 بۆ منە بۆ ساڵێک دەتوانی مشتری و میوانەکانی بچن سێری یاری بکەن و بە خۆشحاڵیەوە باشە دوور لە بیێن سپۆرت مەسەلاً شت هەیە لە نێتفلێکس دەبدرێ یان هەر مەسەلاً ئاپل تیڤە یان هەر HBO ئەوانە فیلمیش دەبدرێت دراماش ینی دەدزرێ با بڵێن دوبلاژ دەکرێ و پەخش دەکرێت ئەوانش هاتوون خەڵک هاتووە سکاڵای کردووە کۆمپانیا و ئەوانە بڵێن ئەمە ڕایگرن بەداخەوە ئەمە بە حکمی هەندێک جار بابەتی ئەوەیشی من نییە بەڵازی بە قوارەی جوگرافی ئەمە کۆرەمی کوردستان هەندێک وڵات هەیە ڕەنگە دەستیان پێ نەکات و هەندێک وڵاتی ڕەنگە ئاگادار نەبن بۆ کەناڵێک ئەگەر بۆ نمونە خەلیجیە یان کەناڵێکە هی فیلم و درامایە یان بۆ نمونە وڵاتانی دراوسەیە دێن لێرە دۆبلاجی دەکەنەوە ئەگەر بەیانی شکایەتیان لێ بکە ئەمە بابەتێکی یاسای دەتوان لە ڕووی بابەتە یاسیەکان با بڵێن ڕێکاری یاسای بگیرێتە بەر مافی کۆپیڕایت لە هەموو دنیا مەبەستم ئەوەیە خەڵکی تریشە بۆ کۆمپانیا هەبووە وڵاتی تر هەبووە ئەمە ئەو دەرگا دەکەینەوە بۆ هەر بابەتێک چونکە دیسانەوە ئەمە بایەخشت لەبیر نەکەین بابەتی پەخشی کەناڵەکان ئەوەی کە ناوڕۆکی ئەو کەناڵە ناوخۆیانێکە هەر بابەتێک پەخش دەکەن ئێمە لی بەرپرسیار نین لەبەری وەزارتی ڕۆشنبیری وەزارتی مختصەوە ڕەوشنبیریە بەڵێ وەزارتی ڕۆشنبیری توانی بۆ نمونە کەناڵێک لە وڵاتە دراوسەکان درامایەکی بڵاو دەکاتەوە درامایە کەناڵێکی ناخۆی خۆمان دێ کۆپی دەکا دۆبلاجی دەکاتە کوردی بڵاوی دەکاتەوە ئەوە محتەوە و ناوەڕۆکە پەیوەندی بۆ وەزارتی ڕۆشنبیری هەیە دەتوان سکاڵە لەوێت تۆمارکەن و ئێمەش وەکو تەکنیک ئیشی مە تەکنیکیە ئەمە لەبەرچ بیێن سپۆرت لە کەناڵ ناخۆیەکان قەدەغەکرا لەبەرەوەی لە ڕێگەی ئینتەرنێتی ئێمەوە ئیش کراوە ئینتەرنێتی وەزارەت و کۆمپانیا هاوبەشەکانی وەزارەت کە مۆڵەت پێدرای وەزارەتن ئەمە لە ڕۆ تەکنیکیەکە لی بەرپرسیارین بابەتەکانی دیکە پەیوەندی با لایەنی پەیوەنددارێک وەزارەت ڕۆشنبیری کاک دیلان من و تۆ هەردووکمان نازانین چی یاریەکی گرنگ لەم کاتە نزیکانە هەیە بەڵام ئەمڕۆ بریارە کەوتووەتە وەڵاهی باسییان کرد ئەو ئەرسناڵ و نازەم هەیە ئەتوانن خەڵک سەریکە ئەوانەی چێلسیش هەیە ئەڵێن بەرشەلۆنا و چێلسی منیش نازانم کێشە نییە ئەوە نەتەواو پەخش ناکرێت پەخش ناکرێت یعنی مانگێک نییە مۆڵەت و ئەو شتان ناخۆی ئێمە ئەو کۆمپانیەکانی ئینتەرنێت لە ماوەی 30 ڕۆژ دەبێ ڕسیڤەرەکان ئەوەکان ڕاگرن با بڵێن ئایپیەکان ڕاگرن بلۆک بکەن چونکە لۆی ئێمە نەچنە مەرحەلەی قانونی تووشی شکالی قانونی گەورەتر نەبین ئەوە بابەتەکە یاساییە دەبێ لە ماوەی مانگ خۆشبەختانە ئەو ڕۆ هەندێک لە هەندێکیان جێبەجیان کردیا با بڵێن ڕسێرچمان کرد جێبەجیان کردیا و لەمە دووە هەر کەسێک بیەوێ یان ئەو شوێنە گشتیەکان بیانەوێ پەخشی
یاریە نێودەوڵەتیەکان بکەن دەبێت لە ڕێگەی کڕینی ئەو ئامێرانە بێت کە بین سپۆرت بۆ خۆی دەیفرۆشی من نایفرۆشم جەنابەت نایفرۆشی ئەمە بین سپۆرت دەیفرۆشی نەتەیدا شەریکم نەی منە نە پشتی تێدا بابەتەکان با بەو جۆرە نەبێتن تەنها بابەتەکی یاساییە هەندێک زیاد لەسەری باس کرا بەداخەوە هەندێک زوڵم لە ئێمە کرامە قانونمان جێبەجێ کرێ دەبێت بەڕاستی جێ دەستخۆشی بیتنەوەک ئەوەی کە بەڕاستی هجوم سەر وەزارەت و حکوومەت بکرێ کێشەنیە زۆر سپاس دەکەم کاک دیلان ڕەشاد بەردەفکی وەزارەتە بە گواستن و گەهاندنا هەرێما کوردستانی زۆر سپاس بە ڕوونکردنێت دەدەین.